بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەرانی زۆر بەڕێز و خۆشەوی سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار لە ئێمە و لە بەڕێستان و لە سەرجەم ئیمانداران بێت. خۆشەویستان، دینی ئیسلام دینی واقعە، نەک دینی خەون و خەیاڵ. لە ئیسلامی ئێمەدا لە زنجیرە باسی خۆشەویستیدا باسی ئەوە دەکەین کە کاتێک کە کوڕێک و کچێک بە یەک دەگەن بە دڵنیاییەوە خۆشەویستیەکی یەکجار زۆریان بۆ یەکتر هەیە کە بڕیار دەدەن ژیانی هاوسەری بە یەکەوە دروست بکەن. دەبینی دوای گواستنەوە ماوەیەک بە یەکەوە ژیان هەر ئەو کوڕ و کچەی جارانن کە هەیە ساڵانێک خۆشەویستی لە نێوانیاندا هەیە، بەڵام هەر زوو دەگەنە ئاستی ناتێگەیشتن لە یەکتر و دەنگ بەرزکردنەوە لە یەکتر و بەداخەوە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا زۆر جار هەر لە سەرەتای ژیانی هاوسەریەوە کە هێشتا مناڵیش لەدایک نەبووە یان دوای مناڵێک بڕیاری جیابوونەوە دەدەن. ئایا لە ئیسلامدا ئەم هۆکارانە، ئەم بابەتانەی کە ئەم کوڕ و کچە خۆشەویستەی جارانی یەکتر کە ئێستا بوونە هاوسەری یەکتر بۆچی لە یەکتر بێزارن؟ بە دڵنیاییەوە بەڕێزان هەز نەکردنە بە مەسئولیەت، چونکە لە کاتی پێش دەستگیرانی و لە کاتی دەستگیرانیدا و لە فترەی خوازبێنیکردندا ئەم کوڕ و کچە هیچ مەسئولیەتێکیان بەرامبەرێک لەسەرشان نەبووە، تەنها ئاڵوگۆڕی خۆشەویستی و هەست و سۆزیان کردووە. لە دوای گواستنەوە و چوونە ناو کەژاوەی هاوسەرگیری و ژیانی هاوسەرگیری بەڕێزان ئەمجا مەسئولیەت و بەرپرسیارەتی خێزان زیاد دەکات. بە دڵنیاییشەوە مرۆڤ لە هەر شوێنێکا بێ کاتێک کە بەرپرسیارەتی لەسەر شانیەتی ئالەو کاتەدا کێشەی بۆ دروست دەبێت کە ئینسان مەسئولیەتی هەبوو بە دڵنیاییەوە کێشەش ڕووی تێدەکات. بەڵام هەموو کێشەیەک هەر دەمەبۆڵەیەک لە خێزانە ئایا دەبێ بگاتە حەدی تەلاق و لە یەک جیابوونەوە؟ بە دڵنیاییەوە نەخێر. لە ئیسلامدا دەپرسرێ کەی کێشەی ژنومێرد مایەی خەم لێ خواردنە. لە وەڵامدا دەڵێن ئەو کاتەی پیا و یان ژنەکە یان مێردەکە گەیشتە حاڵەتێک کە لە مستەلەحی قورئانیدا پێی دەڵێن نشوز، بە کوردی خۆمان واتە لاساری، واتە لودبەرزی، بە مانای مافنەدانی کەسی بەرامبەر و هاوسەرەکەی. ئەمەش ئەگەر ڕۆژێک دوو ڕۆژی خان مای کێشە نییە، واتە وتاری ئێمە ئەم بابەتە ئەگەر کەسێک دەماڵەوە ئێستای گوێگری ئەم بەرنامەیە و بینەریەتی بڵێ وەڵا لە دووسێ ڕۆژ دەبێ هەست دەکەم مێردەکەم ئاوایە، پیاوێک بڵێ هەست دەکەم ژنەکەم لاسارە یا مافم نادا، ئەم بابەتانە لەناو هەموو خێزانەکە دروست دەبن. ئەبێ بە مەرجێک ئەم کێشەیە درێژەی کێشابێ، واتە لە هەفتەیەک دوو هەفتە نزیکی مانگێکە ئەم ئینسانە بەردەوام لەسەر ئەم ڕەوتە دەڕوا و نایەتەوە سەرخەت. ئالەو کاتەدا خوای پەروەردگار حەلی بۆ ژن و بۆ پیاو داناوە. لە سوورەتی ئەننیسا ژمارەی ئاەتی 34 باسی لاساری ژن دەکا و لە ئاەتی ژمارە 128 سوورەتی ئەننیسادا باسی نشوز و لاساری پیاو دەکا. ئێمە لە وتارەدا باسی ئەوە دەکەین با باسی پیاوەکە پێشخەین. کاتێک کەوا پیاو مێردی ژن لاساری کرد، نشوزی کرد، مافی بەرامبەرەکەی نەدا و ئەمە درێژەی کێشە. ئەوە هەفتەیەک نییە و دوو هەفتە نییە، مانگێک زیاترە ئەم پیاوە بەردەوام ئاوایە لەگەڵ ئەم ژنەدا. بزانین ئەم هاوسەرە، ئەم ژنە کە مێردەکەی خۆی دەوێت چۆن ڕەفتاری لەگەڵدا بکە. پێش هەموو شتێک بەڕێزان هەر یەکێک لە ئێمە کاتێک کە دەمانەوێت کەسی بەرامبەر تۆمەتبارکەین بە حاڵەتێک بەوەی کەوا بەرامبەرەکە مافی نەداوم، با ئەمە دەرکەین لە خانی ژن و مێردایەتی. بەڕێزت هاوڕێیەکت هەیە، هاوپیشەیەکت هەیە لە دایرەیەکە، لە کۆمپانیاک، لە فەرمانگەیەکە، ئەزانی وەکو جاران ڕووی تێد نییە، لاساری دەکا، خۆشەویستی و هەست و سۆزی بۆ دنەماوە پێش ئەوەی ئەو تۆمەتبارکەی بەوەی کە کەسێکی خراپە. بەڕێزان سەیری خۆتکە، بەخۆدا چوونەوەیەک بۆ مەلەفی ژیانی خۆت بکە، بزانە ئایا ئەم کێشەیە یەکەم جار لە تۆ ڕووی نەداوە، ئەوەی بەرامبەر کاردانەوە نییە. بۆیە ژنێکی بەڕێز، هاوسەرێکی بەڕێز کە هەست دەکات مێردەکەی وەکو پێویست لەگەڵیان ناگونجێ، وەکو پێویست ئەو پیاوەی جاران نەماوە گۆڕاوە و درێژەی کێشاوە ئەم کێشەیە لە ناو ماڵەکەدا، پێش ئەوەی پەنجەی تۆمەت بۆ هاوسەری درێژکە با بە خۆی دابچێتەوە، تەماشای خۆی کە
چوار نەخۆشی هەیە ئەگەر لە ژنا هەبوو ئەبێ خۆی چارەسەرکە پێشەوەی بە مێردەکەی بڵێت تۆ پیاوێکی خراپی. بەڕێزان دیقەت بدەن، هەر ژیان زۆر وانەی جوانمان فێر دەکا. کەسێک خواردنێکی خۆش دەخوا، خواردنەکە پاکە، تەندروستە، تامخۆشە، بەچێژە، بەڵام ئەم هاوار دەکات دەڵێ ئەو خواردنە لابن، ئەم خواردنە تاڵە ناخۆشە، بەڕاستی خەریکە دەڕشێمەوە ئیزعاجم دەکا. ئایا دەکرێت ئێمە پەنجەی تۆمەت بۆ خواردنەکە درێژکەین؟ نەخێر، ئەم خواردنە عیبی نییە. ئەی چێ عیبی هەیە؟ ئەوەی کە خواردوویەتی ئەو خۆی نەخۆشە، ئەو خۆی تادارە، ئەو کۆمەڵە نەخۆشی لێ کۆبۆتەوە، ئەم خواردنە بە چێژ و بە لەزەتە لە دەمیا تاڵە، کەواتە خەتای خواردنەکە نییە، ئەم خۆی نەخۆشە. جاری وا هەیە پیاوی بەڕێز لە ماڵە بەخوا عیبی نییە، ژنەکە خۆی کۆمەڵک نەخۆشی ڕەوشتی هەیە. ڕەوشتی مەبەستمەوەی خوا نەخواستە لەلایەنی بەد ئەخلاقی نییە، ئافرەتانی ئێمە سوپاس بەخوا لەوانە دوورن. چوار شت هەیە پێویستە ژنی بەڕێز ئافرەتانی موسڵمانی ئێمە بیسەرانی بینەرانی بەرنامەی خۆشەویستی لە کەناڵی دیمەنەوە ئاگاداری بن. بەڕێزان، یەکەم پشکنین پێویستە ژن کە بۆ خۆی بکات دڵنیا بن. خوشکانی بەڕێزم، تخوا ئێوەش پیاوانی بەڕێز، دایکانی بەڕێز، کە کچت بە شوودا یەکەم خاڵ دوای خواناسی و دینداری پێی بڵێ کچی خۆم ئاگاد لێبێ، مێرد پێویستی بە دڵخۆشکردنە. بڕواتان هەبێ پیاو کە هاوسەر دێنێ پێویستی بەوەیە کە هاوسەرەکەی دڵخۆشیکە. مێرد بەچی دڵخۆش دەبێت؟ بەوەی کە ژنەکەی ڕووخۆش بێ، بۆن خۆش بێ، جوان پۆش بێ، زمان شیرین بێ، بە قەدر و حرمەت بێ. بەڵام کاتێک کە ژنێک سەیری خۆی کە ئایا ئاوا ڕەفتاری کردووە لەگەڵ مێردەکەیدا، ئەگەر وا نەبوو بەڕاستی بێ پشکنین بۆ خۆی بکاتەوە، بە خۆی دابچێتەوە. پیاو کە بینی ژنەکەی هیچ زمانی شیرین نییە، ڕووی تێی نییە، جارێک لە ماڵەوە نەک بۆ دەرەوە، لە ماڵەوە جلێکی جوان و سەرنجڕاکێش بۆ بەر چاوی مێردەکەی لەبەر ناکە، ئامادەیە جۆرە هەمی پیاز بکە، ئەمە پیاوی بێگان و خەڵک لە مۆزەفەکە لە دایرەکە بیبینێ، ڕەفیقەکانی لە سەیرانگایەکە بیبینن. ئەی ئەم مێردەکە شەو دێتەوە ماڵە بۆی کار و کەسابەتەوە، پێویستی بۆیە چاوەکانی تێربن لە دەرەوە چاوی بە نامەحرەم تێر نەکە. کە بینی ژنەکەی ڕووخۆش نییە، بۆن خۆش نییە، جوان پۆش نییە، زمان شیرین نییە، ئەم پیاوە هەستی بۆ دروست دەبێت، دیارە ئەم ژنی منی ناوێ. بەبێ ئەوەی ژنەکەوا بێ، ژنەکەش مێردەکەی خۆش دەوێت، بەڵام لێزان نییە، دڵی خۆش ناکە، پیاوەکە هەستێکی بۆ دروست دەبێت لە دڵی خۆیان، دەڵێ بۆ خوایە ئەو ژنە لەوە چێ منی خۆش نەوێ، منی بەدڵ نەبێ، ئیتر هەست بە ساربوونەوە دەکا. بەڕاستی پیاو لەو کاتەدا مەرگی خۆی بە ئاوات دەخوازێ، کاتێک کە ئافرەتێکی هەڵبژاردۆ بۆ هاوسەری ژیانی دنیا و قیامەتی لەگەڵا بەسەر بەرێ، لە بەهەشتیشا لەگەڵی بێ، کەچی ئەو ئافرەتەوەکو پێویست دڵی خۆش نەکە، ئەو پیاوە خەلەل لە دڵیا دروست دەبێت. دووەمیان گوێڕایەڵی بە سەرچاو پیاوە بەڕێز دەکەم، باوکی مناڵەکانم، ئازیزی دڵم، پیاو ئەمەی دەوێت، گوێڕایەڵی دەوێت، ئەویش لە سنووری شەرعی خوای پەروەردگاردا. سێمیان پاراستنی کەسایەتی مێرد و ماڵەکەی. ژن کاتێک کە دەبینێ مێردەکەی لوتەلایە و لا ساری دەکا، بزانێ ئایا هەستی بریندار نەکردووە؟ ئەزانی پیاو قبوڵی نییە کاتێک کە خەلەلێکی هەیە، نوقسانێکی هەیە لای ماڵی باوکی، لای براکانی، لای میوانەکانی، لای هاوڕێکانی خۆت، لای ماڵی باوکت باسی بکەی. پیاو ئەگەر ئەمەی بیستەوە و یان ئەمەی لە ژنەکەی بینی، بەڕاستی لاسار دەبێت، بەڕاستی دڵی پڕ دەبێت و بەسەر ژنەکە دەتەقێتەوە. بۆیە خوشکی خۆم تەماشای خۆت کە بزانە کەسایەتی مێردەکەت ئازار نەداوە. دووەم ماڵەکەی، بە تایبەتی لە زروفی ئێستای ئێمەدا لە کوردستاندا، بەداخەوە تا مووچەیەک دەدرێت دەبێت 50 زاسەی تەلەڤیزۆنی بۆ بکەی بزانی مووچەی مانگی چەندە. یا زۆربەی خەڵکیش ئەوانەی کەوا بەڕاستی پارەیەکی حەڵاڵ و پوخت دەخۆن، مۆزەفەکانن، کرێکارەکانن، کارمەندی شوێنەکانن، ئیتر دەبێت 1000 پینە و پەڕۆ بکەیت تا لە ئەوەڵی مانگ دەگەیتە سەری مانگ. بەڕاستی ژنی ژیر ئەبێ کارێکی وانەکە لە بواری مادیدا ئەم پیاوە چەند ماندووە لە ماڵی شەوەدا ئەوەندە ماندوویکەی. ژنی ئیماندار و ژیر و عاقڵ قەت داوایەک لە مێردەکەی ناکە کە مێردەکەی شەرمەزار بێ. دڵنیا بە پیاوەکەت تۆی خۆش دەوێ، هەموو دنیای هەبێ بیکا تاڵقەیەک و لە پەنجەتیکە. بەڵام ئەگەر نەبوو، پیاو دووربینە بەڕێزان، ئافرەت جاری وایە بەس ئەمڕۆ دەبینێ، پیاو داهاتوشی لە بەرچاوە، حەقیشیەتی، چونکە ئەو مەسئولی یەکەمی ماڵە، بۆیە لە بواری مادیدا ئازاری مەدە، داوای شتێکانی لێ مەکە کە بەڕاستی پێی هەڵنەسووڕێ. چوارەم شت، ئایا بەرپرسیارەتی ئەم ماڵە ژنەکەش لە ئەستۆی خۆی گرتووە؟ پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم
سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ دەفەرمێ ئینەمە النیساء شەقائق الرجال حەدیسی صحیح پێغەمبەرە صلی الله عليه وسلم پیاوان ژنان نیوەی پیاوانن یعنی پیاو لە پێکهێنانی خێزاندا نیوەیە ژن دەبێ نیوەکەی کەی تەواوکە المرأة راعية في بيت زوجها وهي مسؤولة عن رعيتها ژن کە شووی کردو بوو بە ژنی پیاو بوو بە هاوسەر بەرپرسە لە ماڵی مێردەکەیدا و لێپرسراوە لە بەردەمی خوای پەروەردگاردا لەو مەسئولیەتەی کە لەسەر شانێتی زۆر جار ژن ئەبێ بە خۆی دابچێتەوە کاتێک ئەم پیاوە هاوار دەکا ئەقیژێنە بەسەریا لەوە چێ خوشکی خۆم تۆم مەسئولیەتەکەی خۆشت داوێ بەسەر پیاوەکەتدا خۆل لە هەموو بەرپرسیارەتێتی ماڵ و دارایی و مناڵ و میوان و هەمووی دەدزیەوە ئەڵێ من حەقم نییە خاتون و خانم بۆ خۆل لێدانیشی ئەم پیاوە وەکو تەشبیه نەبێت سارێک ئۆتۆمبیلێک تەنێک دەتوانێت تۆ دوو تەنی لێ دەرکی دووکەڵی ڕەش دەدواوە دەرەدا هاواری لێ بەرز دەبێتەوە پیاوەکەش مەسئولیەتی خۆی لەسەر شان هەڵگرتووە کاتێک کە پیاوە ئافرەتەکە خانمی ماڵ هاوسەری ماڵ ئەڵێ مەسئولیەتی منیش دەبێ بچێتە سەر شانی تۆ من هیچم لەسەر شان نییە وەڵڵا پیاوەکە هاوار دەکات بۆیە ئافرەتی عاقڵ و دیندار و ژیر کاتە سەیری خۆی کرد الحەمدولله لەم چواربارەوە بەخوا هیچ درێخێکم بەرامبەر بە هاوسەرەکەم نەکردووە ئیتر ئەمجا پێویستە چارەسەردانێ بەڵام بەڕێزان ئایا چارەسەرەکە بریتە لە چی چارەسەرەکە لەوەیە خێرا پەلاماری کانتۆر داوجلەکانی پێچێتەوە جانتاکەی لە شانی کا و بۆی دەرچێ و تەکسێک بگرێ بڕۆ بۆ ماڵی باوکەم سارەکەی هەڵکا و پتۆرێ ئایا ئەمە چارەسەرە نە بەدڵنیاییەوە ئەمەنە ئایا دووەمیان تەلەفۆن خێرا بۆ ماڵی دایکی و باوکی و براکانی بکە و وەرن و وەکو ئەم ڕۆژگارە دەبینین ئەوانش دڵگەرم و ئەم کوردەی خۆشمان چونکە حکومەتی نییە هەمووی سیلاحێک لە ماڵەوە دەماچەیەک دەبم پشتێن و هەر بە یەک هەڵپڕژانێکی بچووک بە بێەوەی جارە بزانین کێشەکە لەسەر چیە زاوا دەکوژرێ خەزور دەکوژرێ ژمبرا دەکوژرێ بووک دەکوژرێ ئایا ژن خێرا دەستداتە تەلەفۆنەکەی و هاوار بۆ ماڵی باوکی بکە و پیاوەکە لەگەڵ ماوایە وایە سێمیان ئایا ژنەکەش دەستکا بەکە لە شەقی بڵێ تۆ بڵی یەک من دەڵێم دوو جا من چیم لە تۆ کەمترە ئەم هەموو ڕێکخراوێژنان نەسیحەتی چم دەکەن ئەڵێ پیاو چییە ئەو هەیە تۆش ئەی تۆش دەنگی لێ بەرزکەوە تۆ زیاتر لەو کەل لە ڕقبەکە لە شەق بە ئایا ئەم سێ چارەسەرە بەڕێزان هیچیان ئەسڵن ناوەڵڵا ئەم سێ چارەسەرە تۆران و ماڵبەجێهێشتن ئاگادارکردنی ماڵی باوک و کەس و کار و دەروس دراوسێ و اینجا مۆزەفەکانی دایرە لەگەڵ تا و هاوڕەکانت جا هەر کەسەش لە ئاستی خۆیەوە فێر لە کاتەش نەکە وەکو میزڵدانێکی گەورەی لێ دەکەن ئاخری ماڵەکە دەتەقێتەوە بەسەر دووچیانە و بە تەقە و تەلاق کۆتایی پێدێ یان ژنەکەش خراپتر بێ لەو بڵێ تەمێت دەکەمەوە ڕوودن تێناکەی کە لە شەقیم لەگەڵا دەکەی جابوو من چیم و تۆ چی ئەم سێ ڕێگایە بەڕێزان هیچیان نەشەرعین نەعاقڵ و ژیرانن بەڵکو ژنی دیندار و عاقڵ و بەڕێز هەوڵ دەدا لە یەک مەوقیفە مێردەکەی بێنێتەوە سەر ڕێگا ئەمە عەرزم کردن دەمە بۆڵی ناوخێزان ڕۆژانە وەکو خوێی چێش دوایە بەس گرنگەوەی زۆر سوێر نەبێ ئەینا لە ماڵی پێغەمبەری ئەکرەمەوە صلی الله عليه وسلم تا ئەولیا و پیاوچەکان و ساڵحان و من و تۆ بەخوای ئەم هەموو تەمەنە و دوور و درێژە دەمە بۆڵە و بەریەککەوتن و لێگناتێگەیشتن و ئەوانە ڕوودەدا بەس گرنگەوەی درێژە نەکێشێ ئێستاوە نزیکی مانگێک بۆ تۆ ئەم ژنمێردە ئاوان بەرامبەر یەکتر بە تایبەتی پیاوەکە لا ساری دەکا ئەبێ ژنەکە ئەگەر ژیر بێ و ئەگەر عاقڵ بێت لە مەوقیفێک بگەڕێ لە مەوقیفێک دەگەڕێم ئەم پیاوە بێنمەوە سەر ڕێگەی ڕاست وەکو دەڵێن سوپرایزێکی بۆ بکە لە مەوقیفێکی وادا بیخاتە دەرفەتێکەوە بەعقڵ و هۆشی خۆیان بچێتەوە بڵێ وەڵڵاهی منیش خەتابار بووم ئەم ژنە خەتای نییە با بە ئاگا بێمەوە بەسەرهاتێکی شیرین هەیە جارێک لە کتێبێکا خوێنمەوە باسی ئەوە دەکاڵێ ژن و پیاوێک وەکو باسم کرد ئەو ژن و پیاوە کێشە و ناکۆچیان هەبوو زۆری کێشە ژنەکە زۆر هەوڵیدا هەموو تەماشای کرد وەڵڵاهی ڕێز لە مێردەکەی دەگرێت دڵی خۆش دەکا خۆی بۆ دەڕازێنێتەوە مافی سەرجێگایی دەدا قەدر و حرمەتی دەگرێ غەیبەتی نەکردووە داوای زیادەی لێ نەکردووە زیادە مەسرەفی و دەستبڵاوی نەکردووە ئێ مەسئولیەتی ماڵ و منداڵی هەڵگرتووە کەچی پیاوەکە هەر خراپە هەر لاساری دەکا و هەر ئازاری دەدا وەڵڵاهی ناچار بوو ئەو کاتە تەلەفۆن دیارە نەبووە کەلوپەلەکانی پێچاوتی پیاوەکە خۆم نیش لە برسانە شوم بە تۆ نەکردووە لەبەر بێجێگایی لە ماڵی باوکم نەهاتومە دەرەوە بە چاوی پڕ لە فرمێسکەوە خواحافیزێکی نازدارانەی لە مێردەکەی کوتی خواحافیژنەکە پیاوەکەش تۆڕاوتی بڕۆ بۆ کوێ دەڕۆی بڕۆی کەفی خۆتە لە دادگاەوە نامەیەکم بۆ بنێرەکە لێک جیاوینەوە ئافرەتەکە گەیشتە بەر دەرگا و پیاوەکەش بە خەمباریەوە لە مەدخەلایە لەگەڵ یەک دوو مناڵی بچووکە
مناڵەکان لە لای قاچی باوکیانەوە ماونەوە ئالەو کاتەدا لە دەرگادرا قەدەری خوای گەورە دیارە ماڵی باوکی لە شارێکی ترن لە گوندێکی ترن لە شوێنەکەیان دوورە چەند مانگە یەکتریان نەبینەوە تەلەفۆنی وەکو عەرزم کردن موبایلی ئێستا نەبوو ئاگایان لە یەکتر بێ لەبەر دەرگا دەبن بە یەک دەرژنەکە دەرگا دەکاتەوە سیرەکە ماڵی باوک و دایک و برا خوشکەکانی هاتوون ئێتر دەست دەکا بە گریان و ئەمیش چاوی پڕ بە فرمێسکە دڵی پڕە باوەشیان پیا دەکا و دەست دەکەم بە گریان کچم بۆ وا دەکەی پیاوە یەکسەر ئێستا لە وەڵڵا تۆرام و ئێستا شەڕ دەکەوێتە ماڵەوە بەڵام ژنی دیندار و عاقڵ و ژیر ئەڵە دایگیان باوەجیان یەخوا بەخێبن ئەوە فرمێسکی شادی و خۆشیە وەڵڵی ئێستا خۆمان ئامادە کرد بوو ها کەلوپەل و جلەکانم پێچاوەتەوە مێردەکەم هەڵ پێچا بوو ئەوەنەم بیر دەکردم بێم بۆ ماڵی ئێوە بین سەردانتان بکەین یا ڕەبی بەخێبێن ئەوە ئێوە هاتن بە یەک شاد و شکر بووین ئیتر ناڵێ من بە تەمای تۆرانم یەک مانگە شەڕ و هەرا لە ماڵی ئێمە ئەم پیاوەی زعاجی کردم هیچ بەسەر خۆی نایەنێ ئەچێتەوە ژوورەوە بە مێردەکەی ئەڵێ هەندێک کەلوپەل بێنە پیاوە هەر سەری سۆڕ دەمێنێ ئەم ژنە هیچ بەسەر خۆی نەهێنا فرمێسکی خەمی گرت بە فرمێسکی شادی پیاوەکەی ئیحراج نەکرد خێرا دەست دەکا بە چالێنان و میوەدانان و شێشلێنان و ماڵی باوگە و کاتانەکە دەهاتێک دوو شەو دەمانەوە ئەم ژنە هیچ شتێک لەبارەی مێردەکەیەوە لە چاکە و ڕێز و حرمەت زیاتر ناڵێ پیاوەکە کە ئەوە دەبینێت وڵ توخوا بەڕاستی ژنە کە داوای گەرنازایی لێ دەکەم توخوا بمبورە بە گەورەی خۆت واللهی بەڕاستی تۆ لە من باشتر بووی الحەمدولله ئاشتەوایی دەکەوێتە نێوانیانەوە بۆیە لە مووقیفێکی ئاوادا ژنی بەڕێز دەتوانێت لە هەڵوێستێکا دڵی مێردەکەی بگرێ و بە ئاگای بێنێتەوە ئەگەر ئەم بابەتانەش هەر سوودی نەبوو ئەو کاتە خوای پەروەردگار دوای مەسافەیەک تێپەڕبوونی ناشیزبوونی پیاو هەندێک ڕێگا هەیە ئینشاءالله لە ئەڵقەی داهاتوودا لە خزمەت قورئاندا چارەسەرە قورئانیەکانیش باز دەکەین بەڕێزان ناوڕێکی کورتمان هەیە ئینشاءالله دێنەوە خزمەتتان و درێژە بە بەرنامەی خۆشەویستیە دەین ئەو کاتەش جەنابتان دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و پرسیارەکانتان بنێرن پرسیارەکانتان ئاڕاستە بکەن بە ئیزنی خوای گەورە گفتوگۆی زیاتر لەسەر بەرنامەکە دەکەین بسم الله الرحمن الرحیم دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی بەڕێز هاتینەوە خزمەتتان بەویستی خوای پەروەردگار یەک دوو پرسیارێک بە ماوەی بەرنامەکە ئەگە دەرفەت بدا وەڵامی ئەوانەیە لە ڕابردوودا بۆمان هاتن و ئەوانی تریش پرسیارەکان دڵنیا بن هەموویان من پارێزراوە بەڵام دەرفەتەکان کەمن ئینشاءالله هەندێکیان وەڵام دەدەمەوە لە ئێستاشەوە جەنابتان دەتوانن هەوڵی پەیوەندیکردن بدەن لە ڕێی ئەو ژمارانی کە لەسەر شاشەی کەناڵی دیمان نووسراوە بەڕێزان بەرنامەی ڕابردوو بەڕێزە پرسیاری کردبوو لەبارەی خۆشەویستی بۆ منداڵ تا چەند یان لە چ تەمەنێکە هەست بە خۆشەویستی دەکات هەندێکم وەڵام دایەوە بەڵام بابەتێکی زەرورە خۆشەویستی بەڕێزان لە لای مناڵ دەست پێ دەکات ئێمە پێویستە ئەم کۆمەڵگایەمان ئەگە بمانەوێت فێری خۆشەویستی بێت لە مناڵەکانمانەوە دەست پێ بکەین ئێمە بەداخەوە من تۆ ئەوانی کە تەمەنێکمان هەیە لە بارودۆخێکا ژیاوین بەداخەوە ژیان پڕ بووە لە شەڕ و لە جەنگ و لە یەکتر قبوڵ نەکردن با هەوڵ بین مناڵەکانمان فێری خۆشەویستی بن فێری ڕق و قین نەبن مناڵ پێویستە سەرەتا فێری خۆشەویستی خوای پەروەردگار بکرێ و نیعمەت و خەڵاتەکانی خوای گەورەی بەبەردەوام بەبیر پێندرێتەوە لە بسمیللای کردنی نان خواردن تا الحەمدولیلا فێر بکرێ ئەمانە هەموو بەخشەکانی خوای گەورەن و خۆشەویستی خوا لە دڵیا بچەسپێندرێ پاشان خۆشەویستی پێغەمبەری پێشەوە صلی الله علیه وسلم و سەحابەکان و پیاوچاکان و ساڵحان و پاشان مرۆڤایەتی بەگشتی وای لە منداڵ بکەی ڕقی لە هیچ مرۆڤێک نەبێتەوە وەگاڵتە بە هیچ مرۆڤێک نەکە و پێی بڵین وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم هەموو نەوەکانی ئادەم خوا ڕێزی لێگرتوون و کردەوەکانی خۆیان ئەوە پەروەردگارە لە قیامەتە لێپرسینەوەیان لەسەر دەکا نابێ گاڵت منداڵ فێر بکرێت نابێ گاڵتە بە ڕوخساری هیچ مرۆڤێک بە پێستی هیچ مرۆڤێک بە باڵای هیچ مرۆڤێک بە ڕەنگی هیچ مرۆڤێک بکرێت و مرۆڤەکان هەمویان لە باوکە ئادەم و دایە حەواوە خوشک و برای مرۆڤی ئێمەن و هەروەها فێری خۆشەویستی ژینگەکەی بکرێ منداڵان ئێستا زۆر باشنەوە گەورەکانن تێکیان دەدەنەوە ئینە لە قوتابخانە لە باخچەی ساوانەوە زیاتر فێریان دەکەن دەبەیەک ئەو فڕێدی ئەو پێی ناخۆشە فێربوونی خۆشەویستی ژینگەی وڵاتەکەمان وە ژینگە بەگشتی مناڵ لەو سەرەتایی تەمەنەوە وەری گرێشتێکی زۆر باشە خۆشەویستی هاوڕێکانی من زۆر جاوتومە تکا لە مامۆستایان دەکەم کاتێک کە لە بنەڕەتیەوە ئەڵێن ما فڵان تەلەبە شتێکی باشی زانی و چەپڵەیەکی بەقوەتی بۆ لێدەن مامۆستا بوویان ڕوون کاتەوە ئەو چەپڵەواتە خۆشەویستی دەربڕین بۆ هاوڕێکەت یعنی من نەک حەسوودیت پێ نابم نەک بەخیلیت پێ نابم دەستخۆشی سەرکەوتنت لێ دەکەم خۆزگەم مناڵ ئەمەی تێبگەێنرایە بە دڵسۆزیەوە چەپڵە بۆ هاوڕێکەم لێدەم لە مناڵیەوە فێر دەبم سەرکەوتنی تۆش کستی من نییە ئێستا بەداخەوە ئێمە میلەتی کوردوامان وا تقریبا زۆر بەمان ناڵم زۆر بمان بەڵام بەشێکمان واین
بە سەرکەوتنی هاوڕێکانی خۆمان، براکانی خۆمان، کەسەکانی خۆمان، نزیکانی خۆمان دڵخۆش نین. ئەگەر بۆمان بکرێ کەسێک لە ناوماندا دەرکەوت بە هەمومان لێی دەدەین بۆی بهێنینەوە خوارەوە. نابا مناڵ فێری خۆشەویستی بەرامبەر بکرێ، لە مناڵیەوە فێر بکرێ ئەو چەپڵەی کەوا بۆ هاوڕێکەم کە جوانی خوێندۆتەوە، جوانی نووسیوە، مامۆستا دەستخۆشی لێ دەکا، ئەمە چەپڵەی خۆشەویستیە. واتە هاوڕێی خۆشەویستم، ئەی قوتابی خوێندنگاکەم، ئەو کەسێکەوە لە پۆلەکەمە هاوڕێی ساڵێک تەمەنمی وە ساڵانی داهاتوش احتیمالیە بەیەکەوە بین، دەستخۆشی لێ دەکەم بۆ جوان نووسینەکەت، بۆ جوان خوێندنەوەکەت، بۆ سەعیە باشەکەت، بۆ ئەڕەفتارە جوانەکەت. بەڕاستی من نەک حەسوود نیم پێت، نەک بەخیلیت پێ نابم، نەک هەوڵی کەوتنن نادەم، هەوڵی دەستخۆشی دەدەم. دەستت خۆش بێ، بە چەپڵە پشتیوانیت لێ دەکەم. فێری ئەوە بین هاوڕێکان ئێمە هیچمان زیاد نین، وەکو پەنجەکانی دەست دوین. ئەم پەنجانە بە هەمویان ئەم دەستە جوانە پێک دێنن. هەر پەنجەیەکمان لێ بکەینەوە، تەنانەت نینۆکێکمان لێ بکەینەوە، کەم و کوڕیمان پێوە دیارە. هەموو مرۆڤەکان لە خێزانەکەمانەوە، بۆ دراوسێکانمان، بۆ پۆلەکەمان، بۆ پیشەکەمان، بەڕێزان هەمومان تەواوکەری یەکترین. جاتخوا تۆ حەیف نییە ئەم پەنجەیە ڕقی لەو پەنجەیە بێ، ئەم پەنجەیە ئەو پەنجەیە بشکێنێتەوە، ئەبێ دوعای خێری بۆ بکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری کردین، هەر لە مناڵیەوە فێری ئەوە ببین. کۆمەڵگا وەکو ئەم جەستەیە وایە کاتێک کە تۆ چاوت ئازاری هەیە دەستی پێدادێنی، واتە دەست فریمێسکەکانی چاو دەسڕێ، کەواتە با فریمێسکی یەکتر بسڕین، پەنجە نەکەین بە چاوی یەکترە. کاتێک کە تۆ سرت ژان دەکا، بەڕاستی قاچەکانیشت پێوەی بە ئازارن. هەموو مرۆڤ هەمووی وەکو یەک جەستەوایە، وەکو یەک بیناوایە، خانوویەک. ئەگە پەنجەرەیەکی لێ دەربێنی، کەم و کوڕی لە خانوەکەدا هەیە. ئەگە دەرگاکەی دەربێنی، کەم و کوڕی لە خانوەکەدا هەیە. ئەگە گڵۆپەکانی بشکێنی، بەڕاستی کەم و کوڕی لە خانوەکەدا هەیە. کۆمەلگا بە هەمومان تەواوکەری یەکترین. ئەمەش خۆشەویستیە. پاشان دەکەوێتە سەر ئەوەی ئەو بەڕێزە لە کۆتایی پرسیارەکەدا پرسیارێکی گرنگی کرد بوو، خۆشەویستی ڕەگەزی بەرامبەر. مناڵ بە دڵنیاییەوە پێش باڵغ بوونیشی ئەگەر کوڕ بێ ئەگەر کچ بێ حەز بە خۆشەویستی ڕەگەزی بەرامبەر دەکا. بەڵام گرنگە دایک و باوک زۆر لەمەدا هۆشیار بن، هەوڵ بدەن تیان بگەێنن کە ئەو کەسانی کە لە بەرامبەرتان هاوپۆلتن، ڕەفیقی ناو کۆڵانتن، لە خزم و کەس و کارتن، ئێمە هەمومان خوشک و براین، لە ئادەمەوە خوشک و برای مرۆڤین، لە دینەکەماندا خوشک و برای ئیماندارین، و بە جوانی تیان بگەیاندرێ. مرۆڤ کە زانکۆی تەواو کرد، خوێندنی تەواو کرد، یەک کەس بۆی هەیە بێتە هاوبەشی ژیانی، ئەوەش لێ دەگەڕی بۆ قەدەری داهاتوو. و بۆ جوڵاندنی غەریزەی منداڵ، تەنانەت پێش باڵغ بوونیشی منداڵی ئێستا بۆچی زووتر باڵغ دەبێ لە جاران. بەڕێزان هۆکاری ئەوەیە باوک و دایک بە زۆری دەبێت زۆر خۆپارێز بن لەبەر چاوی مناڵەکانیان قسەی ڕۆمانسی و باسی ئارەزوبازی و ئەوانە نابێ بکرێ. مناڵ بەمانە زیاتر دەوروژێ. تەماشاکردنی ئەو فیلمانەی کە بەداخەوە ماڵی زۆربەی خەڵکی گرتوتەوە بەڵایەکی گەورەیە، ئەو فیلمانەی کەوا باسی عەشق و غەڕامیات و خۆشەویستی کوڕێک و کچێک و خیانەتکردن بە یەکەوە، مناڵ زۆر حەساسە. تکاتان لێ دەکەم بەڕێزان، نەهێڵن ئەو کەناڵە پیسانە لە ماڵەکانتاندا بێ، نەهێڵن. دایک هەیە لەبەر چاوی مناڵەکانی عمریان 9 ساڵ و 10 ساڵە چەند سەعات بە دیار ئەو ئەڵقە پیسانەوە دادەنیشێ. ئەم کوڕە چۆن ئەوە جاوا ئەزانم مناڵەکان تێناگەن، بەخوا ئەو مناڵە ئەو کچە ئەو کوڕە لە تۆ باشتر تێدەگا، لە تۆ باشتر تێگا ئەم کوڕە چۆن عەلاقەی هەیە و چۆن پەیوەندی هەیە و چۆن خیانەتی لێ کرد و چۆن وازی لێ هێنا. تۆ بە دیار ئەڵقا و بە دیار تەلەڤیزیۆنەوە خاتون لێی دانیشتو یان باوک لێی دانیشتووە، زانی مناڵەکان دەست پێ ناکەن، زۆر لە تۆ باشتر دەست پێ دەکەن. اینجا ئەوە زیاتر هۆرمۆنەکانیان دەجوڵێنێ و زووتر باڵغ دەبن، لە حەدی خۆیان زیاتر پێش دەکەون، لە بواری جنسی خراپدا ماڵوێرانیان دەکەی، دواتر لۆمەیان دەکەی، دواتر بە نەسیحەت نایانەوە سەرکار. بۆیە دایک و باوکی ژیر و عاقڵ هیچ کات لەبەر چاوی ئەو منداڵانەی کە خەریکی باڵغ بوونن یان کەمتر، مناڵ لە 7 ساڵیەوە دەبێت لەو بابەتانە پارێزرێ، نابێ قسەی ڕۆمانسی و عەشق و دڵداری و غەڕامیات وانەی لەبەر چاودا بکرێت، نابێ بکرێ. دومیشیان خۆتان بپارێزن لەو کەناڵ و فیلمانەی کە بەداخەوە ماڵەکان وێران دەکەن، ئەو بابەتانەی کە گەورەکانیشی وێران کردووە. جا چ جایی مناڵێک کە وەکو پەڕەیەکی سپی وایە، ئەوە بابەتێکی گرنگ بوو. حەزم دەکەی کە لە بەرنامەی داهاتوودا بۆم تاوە نەبوو قسەی لەسەر بکەم. بەڕێزان دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و تا پەیوەندیمان بۆ دێ پرسیارێکی تری بەڕێزێک جواب دەدەمەوە. بەڕێزێک ئافرەتێکە وەک خۆی نامەکەی دەخوێنمەوە.
ئەڵێ سەلام عەلەیکوم، من ئافرەتێکم کوڕێک هات داوامی کرد، پرسیارمان کرد وتیان عەیبی نییە. منیش ڕازی بووم. لە دواییدا سکم هەبوو، 4 مانگ بوو، شەوێک هەڵسام سەیری مۆبایلەکەم کرد، عەلاقەی خۆشەویستی لەگەڵ براژنەکەم هەیە. واتە مێردەکەی لە ڕێگەی مۆبایلەوە عەلاقەی خۆشەویستی لەگەڵ براژنی خێزانەکەی خۆی هەبووە. عەلاقەی بێئەخلاقی لە نێوانیاندا هەیە. هەڵسام چوون بە خەسوو خەزوورم وتیان نابێت لای ماڵی باوکت بیڵێ چونکە خوێن دەڕژێت. لەگەڵ مێردەکەم جیابووینەوە، تەڵاقی خۆم وەرگرت و منداڵەکەم لای خۆمە. ئێستا مامۆستاوە 7 ساڵە من بەس ئەگریەم، ئافرەتێکم نوێژ دەکەم، قورئان دەخوێنم، هەندێک جار دەڵێم بڕۆم بۆ لای دکتۆری نەفسی چونکە زۆر خراپە وەزعم، چونکە براژنەکەم ئێستا براژنەکەم لای براکەمە و عەیبیان نییە. دائیمەن لەسەر بەرماڵ دەڵێم خوایە ئەم دڵتەنگیم چاک بکە. مامۆستا ئێستا لای براکەم هیچم نەوتووە، چاوەڕێی خوای گەورەم حەقم بستێنێ. 7 ساڵە بەردەوام فرمێسک لە چاوم وشک نابێ، دڵم زۆر تەنگە، هیچ ئومێدێکم بە ژیان نەماوە. تخوا مامۆستا ڕێگایەک بەڵکو و هەندێک باش بم و دڵم ئاسوو دەبێ. بەداخەوە بەڕێزان، ئەمانە دڵی هەمومان ناڕەحەت دەکا. ئافرەتێک هەر لە کوردەواری ئێمە بەردەوام وایە، کەسێک کە دەچێتە خوازبێنی کەسێک بەردەوام لەن فڵان کەس چۆنە، وەڵڵا هەزار عەیبێەوە کوڕ عەیبی نییە، ئەمی ژوا بووە شووی پێ کردووە. بەڵام ئەمە خلاقە لە پێش هاوسەرگیریشەوە هەبووە. کەسێک بەداخەوە تموح لە براژنی خێزانەکەی خواتە ژنی ژن براکەی بکە زۆر خەتەرێکی گەورەیە. ئەمانە خێزانن. ئال لێرەشدا دەڵێن بەڕێزان، ئەها تۆ جەنابەت هاوسەرت هەیە، بەڵێ جەنابەت هاوسەرت هەیە، ئەو هاوسەرە برای هەیە، براکەی خێزانی هەیە، ئەو خێزانە لەگەڵ تۆ نامەحرەمە. زۆر کەس دەڵێ ئیسلام فێری دڵپیسیمان دەکە، ئیسلام فێری دڵپیسیمان ناکە، لەبەر گورگێکی ئاوا دەبێت هەموو پاکەکانیش دەرگان لێداخرێ. ئەو خێزانەی ژن براکەت نابێ بە تەنها لەگەڵ تۆدا بێ، نابێ نامەندە گۆڕینەوە لە بەینتاندا بێ، نابێ بەبێ مێردەکەی تەلەفۆنتا لە بەینتاندا بێ. خۆی شەیطانە و شەیطانیش دەکا بە هاوکار لەو بەینا ماڵوێرانێکی ئاوا دروست دەبێت. پەیوەندێکمان لەگەڵا دواتر وەڵامەکەی ئینشەڵڵا دەدەمەوە. خاتو سەما فەرموو. بەڵێ فەرموو. فەرموو دادا. بەڵێ فەرموو. خاتو سەما ئەگە گوێبیستی ئێمەی فەرموو. بەڵێ پەیوەندەکە دیارە بەداخەوە بچڕا. بەڕێزان، ئەم حاڵەتانە دەبێت ئاگامان لە خۆمان بێ. شەریعەتی پیرۆزی ئیسلام کاتێک کە دەفەرمێ ئەم شەریعەتە پاکە، ئەها چاولێ تەوقەکردن لەگەڵ خێزانی ژن براکەی خۆتە، کەەوە برای خێزانتە مەحرەمی ماڵتە، بەڵام ژنەکەی مەحرەم نێ بە تۆ، نابێت تەوقەی لەگەڵا بکەی، نابێت بەتەنیا لەگەڵ یا سواری بڵێ من دەیگەێنەوە ماڵی باوکی، ئەبێ ئیلا مێردەکەی خۆی لەگەڵا بێ، خێزانی خۆت لەگەڵا بێ، بۆی ئەم گورگ ئاسانە زەفەر بە خێزانەکان نەبن. بەداخەوەتانێ ئەم ژنە لە سەر ئامۆژگاری خەسوو خەزووری بابەتەکەی کۆتایی پێهێناوە. بەداخەوە منداڵێک ئێستا بە بێ باوک لە لای خۆی گەورە دەبێ 7 دانە ساڵە فرمێسک دەڕێژێ. بەڵێ پەیوەندێکمان لەگەڵایە. خوشکە خەندە فەرموو. مامۆستا سەلام عەلەیکوم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه دادەگیان. دەستخۆشی بەرنامەکە لێکم مامۆستا گیان. خوا لە ڕازی بیاڕەبی. سوپاس بۆ جەنابیشت. خوای گەورە تەمەند درێژەکە، خوای گەورە سەرکەوتووکە. یاخوا مامۆستا گیان بینەرێکی زۆر هەیە لە دەربەنیخانە مامۆستا گیان پەیوەندی پێوەکەین. خۆشەویستی و ڕێزم هەیە بۆ خوشکی بە ڕێزم و هەموو دانیشتوانی ئازیزی دەربەندیخانی خۆشەویست گەرمیانی ئازیز. تەوەرەکانی زۆر جوانە. خوای گەورە لە ڕازی بێ. مامۆستا گیان پۆلی دوازدەین داوای دوعای خێری لێکەین. ڕۆژی شەممە ئیمتیحانی ئینگلیزیمانەیە، داوا لە بەڕێز دەکەین و هەموو موسڵمانان دوعای خێرمان بۆ بکەن. یا ڕەبی خوای پەروەردگار هەموو خوێندکارانی پۆلی 12 زانستی وێژەیی پیشەیەکان کە لە بەشی ینی دووەم بەشی تاقیکردنەوەکانان ئەوانی کە ماونەوە ئیمتیحانیان ماوە، یا ڕەبی خوای ئەم خۆشکەشم و هەموو خوێندکارانمان سەرکەوتوکەی ئینشاءڵڵا لە وتاری جومعەی بەیانیشدا دوعای خێر بۆ خوێندکاران دەکەین. خوای پەروەردگار سەرکەوتوی دنیا و قیامەتتان کە. یا ڕەبی ئاواتەکان تا بێنێتە جێگا. خوای گەورە قەڵەمتان بە بڕشت کە. بەڵێ تەوەرەکەتان سەبارەت بە چی بوو؟ تەوەرەکەمان لەسەر لاساری پیاو بوو، نشوزی پیاو بە تەعبیری قورئانی. کاتێکەوە پیاوێک لاسارە لە ماڵەکەدا
بەرامبەر بە ژنێک وتمان دەبێت ژنەکە پێش ئەوەی تۆمەت بخاتە پاڵ مێردەکەی کە پیاوێکی خراپە کۆمەڵک پشکنین بۆ خۆی بکەواتە لەسەر چارەسەری لاساری پیا و لە ناو خێزاندا لەسەر ئەوە تەوەرەمان هەبوو. دەستخۆشی ماڵسەگیان دەستخۆشیتەوە دەکەتان یەکەم تەورێکی زۆر جوانتان بژاردووە. بەڕاستی پیاوان عادەتەن تۆزێک یەکەم تەحاملن سەبیان لەگەڵ ئافرەتەکانە بە تایبەتی لەگەڵ مناڵەکانە کەمترە. مناڵێش کەوتە مناڵ خۆی تر دیارە کە مناڵ هەر مناڵە تر ئەوەی باش خراپ نازانێ مناڵ پێویستە ئینسان سەبر بگرێت بە تەحامل بێ بە تایبەتی باوکو دایک کە مناڵ هاتە ئەم ژیانەوە تۆ هەرەوە نییە مناڵ بێتە ژیانەوە بتوانانی پێداویستەکانی بۆ دابنکەی پێویستە ڕێز و خۆشەویستی سێر بکەیت بزانی ئەم مناڵە چ پێداویستێکی هەیە چی کێشە و معاناتێکی هەیە چارەسەر بکە. یەخوا دەستان خۆشە زۆر زۆر سپاس دەکەم ماڵسەگیان داواکارم لە کۆتایە دوعای خێرمان بۆ بکەن. یەخوا سەرفراز بندادە خەندە زۆر سپاس بۆ جەنابیشت قسەکان زۆر جوانن بە دڵنیاییەوە ئەگەر پیاو و هەم هاوسەرەکەی ژن و پیاو بەیەکەوە ژن و مێرد بەیەکەوە هەستی مەسئولیەتیان هەبێ و هەر کەسە ئاستی مەسئولیەتی خۆی هەڵگرێ و بە تایبەتی کە دایک بوو بە دایک دەبێت تەحملی زیاتر بێ باوک لە کوڕەوە بۆتە باوک واتە کەسەکەی جاران نەماوە سەڵتەکەی جاران نەماوە هەرزەکارەکەی جاران نەماوە ئێستا باوکە مەسئولیەتی گەوری لەسەر شانە ئەگەر تەحملی نەبێ هەروەکو جاران بێ نابێ. دەست خۆش بێ قسەکانت زۆر جوان و سوپاست دەکەم خۆی گەورە ئاگای لێتان بێ یا ڕەبی خۆی گەورە کارتان بۆ ئاسان کات ئەواتان بێنێتە جێگا. بەڵێ خۆشەویستان وتمان ئەم خوشکە بەڕێزدە 7 ساڵە ئەستا براژنەکەی و براکەی چوونەوە لا یەکتر و هەر بە هیچیان نەزانیوە. خوشکی بەڕێزم ئینشاءڵڵا تۆ لەسەر خواپەرستی خۆت بەردەوام بە تۆ بووی بە قوربانی بەداخەوە بەڵام ئێمە لە دنیایەکا دەژین کەس بێگرفت نییە گرفتەکەی تۆ زۆر زۆر گەورەیە قوربانی ناو خێزانەکەی خۆتی بۆ 7 ساڵی تەمەنت بەڕاستی بە ناڕەحەتێکی زۆر بەسەر بردووە بەڵام ئێمە لە دنیا داین جا ئەگە دنیا هەر ئەم چەند ڕۆژە بۆیە بەڕاستی شانی خەفەتی زۆر زۆر گەورە بوو بەڵام ئێمە قیامەتمان لە پێشە خوشکی خۆم دڵنیات دەکەمەوە قیامەت تەرازووی عەدلی خوای پەروەردگار دادەندرێ ئەو زوڵمەی لە تۆ کراوە دڵنیا بە ناگاتە قیامەت هەر لە دنیادا خوای گەورە حەقت وەدەستێنێ تۆ دوعای شەڕ لەسەر لە کەس مەکە بڵێ یا ڕەبی پەروەردگارە من ئەوانم سپاردن بە تۆ ئەو مێردەم ئەو براژنەم کە ژیانی من و منداڵەکەمیان تاڵ کرد خۆت ئەحکەم الحاکمینی ئەعدەل العادلینی یا ڕەبی خوای گەورە حەواڵە بە تۆ بن بەڵام خوشکی بەڕێزم بە قسەی برای خۆت بکە ئەم 7 ساڵە تۆ خەریکە تووشی نەخۆشی دەرونی دەبێت تەنانەت بیرت کردێتەوە پشە لای دکتۆری دەرونی بشت چووی تا ڕاوێژگای دەرونیت ببینێ باش بوو بەڵێ بەڵام خوشکی بەڕێزم بە قسەی برای خۆت بکەی باشترین شتێک ئەوەیە هەوڵدە هاوسەرگیری بکەوە وا مەزانە هەموو پیاوان وان لە ناو هەموو کۆمەڵی هێلکەدا کە دەخرێنە ژێ مریشکێکەوە یەک دوو دانیان پیس لێ دەرەچێ بەڵام ئەوە لە ناو کۆمەڵێکە یەک هێلکی پیس هەیە لە ناو هەزاران پیاوە پیاوێکی ئاوان نامەرتەیە ڕێزم هەیە بۆ خۆم و ڕووی هەموو پیاوان پیاوێکی بەڕێز هەڵبژێرە کوڕێکی بەڕێزی تر هەڵبژێرە شووی پێ بکە ئەتەخلیە ثم تەحلیە تۆ دڵت لەو پیاوە تازە خاڵیکە لەو ژیانە ڕابردووە ئەو لاپەڕە ڕەشە پاکەوە تۆ هیچ گوناهێکن نەکردو تۆ قوربانی جارە شەژمە بەوە بە قوربانی کە شوت کردەوە دڵنیا بە سەرکەوتو دەبی خوای گەورە قەرەبووی ئەو ژیانت بۆ دەکاتەوە بەڵام سوور مەبەر لەسەر بە تەنها ژیان یعنی تامردن تۆ هەر فرمێسک بڕێژی هەر دوعا بکەی دوعاکانت گیرا بوون و ئەم بەرنامەیەژی ئینشەڵڵا خێرێکە بۆ تۆ ئەگەر چاوت ور کردەوە کوڕێکی باش پیاوێکی باشی بەڕێز و بە حرمەت کە شایەنی ژیان لەگەڵکردن بێ بە پشتبەستن بە خوای گەورە ژیانێکی نوێ لەسەر لەگەڵ یا دەست پێ بکەوە من دڵنیات دەکەم خوا قەرەبووی هەموو ڕابردووت بۆ دەکاتەوە و بەرامبەرەکانیش کە ئەو ناحەقی گەورەیان بەرامبەر بە تۆ کردووە دڵنیا بە سزای خۆیان دەگەن لەم دنیا و لەو دنیاش یا ڕەبی خوا سەرفراز بکات پەیوەندێکی ترمان لەگەڵایە با فەرمێ خوشکە فاتیمە فەرموو السلام عليكم مامتا. عليكم السلام ورحمة الله وبركاته خوشك فاطمة. مجري مامتا شكارك مع هبو. والله فرمو. مامتا أجر خيانات ياخذ يقولوا لك يا كذبني. وبردوام قمان خرافي في قناح باري. بس عوشتا يعني أتعرف قمان خراف نبيو يعني أوصل لي بنفسي باشا. آخر خوشك فاطمة بلين خيانة ديان درو. يعني هر قمانة يعني راستقينية قطع نوع سنو الدنيا بي بس أول بتاعي خدني جسبي ودروش وراسه خدرو لدرسه بله بسر تشاو إن شاء الله من لسر أو توري قصة لقلي لكم بسر تشاو بسر تشاو خوشك فاطمة خوشك بريز وعزيز مخال لقل
بەڵە خۆشەویستان هەموو ئەوانەی کەوا لە ژیانی هاوسەریدا تووشی خیانەتکردنێک دەبنەوەکو ئەو خوشکە کە خیانەتی لێکراوە بەڕاستی دڵیشم زۆر پێی ناڕەحەت بوو کە ئەو نامەیەم خوێندەوە یعنی لەگەڵ براژنی خۆتدا لەگەڵ کەسی خۆتدا لەم وڵاتەدا و لە وڵاتانی جیهانیشدا بە لە دۆسەی دادگاشدا لامە خەڵک هەیە لەگەڵ ژن خوشکی خۆیان دەستی تێکەڵاو کردووە کە ژن خوشک یعنی وەکو خوشک دوایە خێزانی مناڵی بووە لە کاتێکا کە ژن خوشکەکەی هاتووە کچ بووە لەگەڵ یا خزمەتی خوشکەکەی بکە لە کاتی مناڵبوونە پیاوەکەی دەستی لەگەڵ تێکەڵاو کردووە و ئێستا لە سجنەکانی هەولێر و سلێمانیدا هەیە بەداخەوە لە دۆسیی دادگادا بگەڕن ئەم بابەتانە هەن لیان پرسراوە لە چیەوە ئێوە وا گومڕابوون یعنی تۆ خوشکەکەت مناڵی بووە هاتووی لە لای خزمەتی خوشکەکەت بکەیت دەست لەگەڵ مێردەکەی تێکەڵاوکەی لە ژووری نووسنا بەیەکەوە بژیرێن دواتر لە سجنا بنێستا بەیەکەوە یعنی هۆکاریەوە بۆ کتێن وڵات لە فلیمی فلانیەوە فێر بووین لە فلیمی فلان شوێنەوە ژن خوشک لەگەڵ مێردی هاوسەرەکەی دەستی تێکەڵاو کردووە بۆیە دەبێت ئێمە کۆمەلگاکەمان کۆمەلگایەکی پاکە و دڵیشمان الحەمدولله پاکە بەڵام ئەوەی شەریعەتی خوای پەروەردگار ڕەفزی کرد ڕەفزە لە لامان هیچ ژن خوشکێک نابێت تەوقەی لەگەڵا بکەیت نابێت پەیوەندی تەلەفۆنی ڕاستەوخۆت هەبێت بە بێ ئاگادارکردنی مەحرەمێک بۆیە ئەم بابەتانە دووبارە نەبنەوە پەیوەندێکی ترمان لەگەڵایە خوشکە لەنجە فەرموو فەرموو دادە لەنجە السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. شلوني دادگیان باشی خوشکی بەڕێزم سلامتك ما وصلت رسالك معناها فەرموو خوشکی بەڕێزم تۆزە تەلەڤیزیۆنەکەت کەسکەی من گوێم لە لیستی جەنگی جەناوتم باشتر بەڵە خوشکە لەنجە فەرموو پەیوەندەکەی خوشکە لەنجە پچڕاو بەڕێزانەی کە تەلەفۆن دەکەن تەلەڤیزیۆنەکانیان کەسکەن لە ڕێی مۆبایلەکەەوە گویان بیستی دەنگی یەکتر دەبین زۆر باشتر و ئەو دەنگە لەسەر شاشەکە دروست نابێ خوشکە فاتیمە پرسیاری ئەوەی کرد کە مێردەکەی خیانەتی لێ کردەوە یان درۆی لەگەڵ دەکا لە ١٩ دڵە دڵنیان بەڵام بە چاوی خۆم هیچم نەبینیوە ئایا گومانی پێبەرم خراپە بە دڵنیاییەوە خوشکی خۆم ئاگادار بە يعني إياكم والظن فإن الظن أكذب الحديث پیغمبری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ زۆر خۆتان بپارێزن لە گومانی خراپ بەرامبەر بە هەموو کەس بەتایبەت بەرامبەر بە هاوسەری ژیانت چونکە گومانی خراپ يعني یەکێکە لە درۆ هەرە ئاشکراکان ئەوە درۆی هەرە گەورەیە واتە گوناهت دەگا بە چاوی خۆت نەتبینیوە يعني شکو گومانێکت لەسەر کردو مێردەکەت خیانەتت لێ بکە ئێمە تەوەرەکەمانەگە جەنابەت لە ئەوەڵەوە گوێبیستی بووبی پێش ئەوەی پەنجەی تۆمەت و خیانەت بۆ مێردەکەت درێژکەی خوشکی خۆم تۆ کە هاوسەرت هەیە پشکنینێک بۆ خۆت بکە بە خۆت دابچۆوە ئەوەی کە باسمان کرد ڕاگرتنی دڵی مێرد دڵخۆشکردنی دڵی مێرد نەڕووشاندنی کەسایەتی ئازار نەدانی لە ڕووی مادیەوە هەروەها مەسئولیەت تەحملکردن بە شەکەی خۆت کە لە خێزانە لەسەر شانتە خوشکە فاتیمە ئەوانت ئەگەر کرد یعنی تۆ بەڕاستی کەم تەرخەمید لە خۆت عاشق نەدەبرد ئەمجا هەستت دەکرد پیاوەکەت خیانەت لێ دەکا پێویستە هەڵوێستت هەبێ بەڵام ئەمەی تۆ ئێستا گومانیان دڵی درۆم لەگەڵا دەکا جاری وایە تەئکید بکە ئایا ئەم هۆکاری درۆکردنە تۆنی چونکە مرۆڤ لە چێوە فێری درۆ دەبێت یەکێک لە هۆکاری درۆکردن لە مناڵەوە تا گەورە تەوژمی بەرامبەرە واتە جاری وایە ئەم ئافرەتە ئەوەندە ئەم مێردەی دەخاتە ژیان سانسۆڵ و ڕقابەیەکی تند و تیژەوە وای لێ دەکا پیاوەکە ڕخی لە ماڵی باوکێتی ڕخی لە ماڵی خوشکەکەیەتی لە ترسیەوەی ژنەکەی دڵی عاجز نەبێ ئەڵێ لە ماڵی باوکم نەبووم ئەڵێ لەگە فڵان هاوڕێم نەبوو ئەگەر کاتێ مرۆڤ ئازاد بوو لە دنیای ئازاددا کەمتر مرۆڤ درۆ دەکا بۆیە جاری وایە ئافرەت کە دەبینی مێردەکەی لەگەڵ ڕێزم بۆ هەموو پیاوان درۆی لەگەڵا کردووە هۆکارەکەی با پشکنینێک بۆ خۆی بکە ئایا من ئەوەندە زەختم لەو پیاوە نەکردووە ناچارم کرد درۆم لەگەڵا بکە ئەمەیانە بۆ خۆت بکە ئەگە خوا نەخواستەوا بوو تەئکید بووی کە هەم خیانەت هەیە و هەم درۆ هەیە لەلایەن مێردەکەتەوە بەرامبەرت بەڵام بەڕێزت بۆ خۆت الحەمدوللا پاک بووی تۆ هۆکار نەبووی لە جەوێکی هەیە من و لەسەر خۆدا ڕۆژە خواردنێکی خۆشی بۆ ئامادەکە خۆشەویستی خۆتی دەبۆ دەرببڕە گفتوگۆی لەگەڵا بکەن ئینشاڵڵا ئەڵخەی داهاتوو ئەگەر خوشکە فاتیمە گوێبیستی بەرنامەکەمان بێ بزانین قورئان بۆ ئەو کەسانەی کەوا پیاوەکانیان خەریکە نوشوز و لاساری دەکەن بزانین چی دەڵێ ئینشاڵڵا لێ وڵامی باشتر وەردەگری پەیوەندی ترمان لەگەڵای با فەرمێ کاک عومەرجیان فەرموو
سلام علیکم ماوە عليكم السلام ورحمة الله کاک عمەری خۆشەویست. ڕاستەکەم ماوەستا من کەمەندام ئیتری کۆنتڕۆل و مۆتۆرن هیچ بەدەست خۆمیان لە پشتەنم بەرەو خوار ئیش ناکە. یا ربی خوازای بەخێرت داتەوە ئینشاءالله خوا بە بەهەشت قەرەبوت بۆ بکاتەوە لەم دنیاشە ئینشاءالله دەبێ ڕەحمەت لێ دەکاتەوە. سواز دەکەم بەڕێزی وەڵی ئیتر بۆ ئای دەستنێژ و نێژەکانم چۆنهایی بیکەم ئەکرێ هەموو جینەکان فەرزەکان دەستنێژ شەڵگرەمیان کاک عومەر لەگەڵ حرمەت و ڕێزمدا جەنابەت هەز ناکەی کاتێک کە میز و پیسایی دێتە دەرەوە هەز دەکەی لەو کاتانەدا کە هیچ لە ئەندامەکانی جەستەت هاتووەتە دەرەوە یان هەست پێ ناکەی؟ ئەو هەست ناکەم هەست پێ ناکەی کە ئەو لە ئەندامی پاش و پێشی مرۆڤ ئەو شتانی کە دەبنە مای دەستنوێشکاندن هەست پێ ناکەی کە هیچ هاتووەتە دەرەوە؟ لە ناوکم بەرەخوا هەز بە هیچ شتێک ناکەی بەسەر چاو کاک عومەر یا ڕەبی خوا پاداشتی بەخێرت داتەوە ئینشاءالله بەم ناڕەحەتیە گەورە بەهەشتی خوا بەسەردێنی وەخوای گەورەش دەرگاکەرەوەی وەکو دەرگایەکی لێگرتووی دڵنیا بە چەندین دەرگای تری داخراوت لێ دەکاتەوە لە ژیاندا و ئێوە جێگەی ڕێز و حرمەت و خۆشەویستی هەموو لایەکمان بەسەر چاو کاک عومەر ئێستا لەسەرەوەش قسە دەکەم ئینشاءالله بەسەر چاو. خوا لە ڕازی بێ کاک عومەر گیان. بەڵێ دیارە کاک عومەر وەکو دوا پەیوەندی وەریانگرت کاتەکەمان کەم بۆتەوە. کاک عومەر ئومێدەوارم کە هەموو خاوەن پێداویستیانی تایبەت هاوکاری تایبەتیان بکرێ بە تایبەتی لە ناو ماڵەوە وەخوای پەروەردگار خۆی کار ئاسانی بۆ کردوون. خاوەن پێداویستیە تایبەتەکان خوای بە عەزەمەت و گەورەی خۆیەوە سوبحانەه وتەعالە زۆر کار ئاسانی لە دینا بۆ کردوون. ئێمەی مامۆستایانی ئاینیش کام لە خۆم و مامۆستایانی ئاینیە کار ئاسانی تایبەتتریان بۆ بکەین. کاک عومەری خۆشەویست کاتێکەوە باسی نوێژەکانی کرد دەستخۆشی لێ دەکەم ئینشاءالله نەهێڵی هیچ نوێژەکەت فەوتێەوە هەموو خاوەن پێداویستە تایبەتەکان کە بەشێکی جەستەیان واتە لە پشتێن بەرەوژێر بە کوردی بەرەوژێر بە کوردی خۆماڵان لە پشتێن بەرەوژێری ئیش ناکەوە هەست بە هیچ شتێک ناکە ئەمانە هەموو عیبادەت و فەرزەکانیان وەکو ساغەکان لەسەر واجبە لە دینی خوای پەروەردگاردا و الحەمدولله ئەوانە هەمویان ئەهلی دین و عیبادەت و تاعەتن و هەر نوێژێک بەو ناڕەحەتیە دەیکەن ئینشەڵڵا چەندین ئەجری زیاتریان لە ساغەکان بۆ دەنووسرێ واگەر تەنانەت نەتوان هاتوچێ مزگەوت بکەن بۆ هەموو فەرزێک خوای گەورە لە ماڵی ئەجری جەماعەتیان بە ئیزنی خوای پەروەردگار بۆ دەنووسێ بەڵام بەشداری نوێژی جومعە و هەندێک لە جەماعەتەکانی ئینشەڵڵا ئەوانی کە لە دەوروبەریانن یان خۆیان هیممەتی بەرزیان نەبێ لە مزگەوتیش بۆ جەماعەتەکانیش نەکرد بۆ جومعەی ئینشەڵڵا دانەبڕێن. کاکە عومەر گیان پاک و خاوێنی مەرجە بۆ نوێژ واتە مرۆڤ ئەو کاتێک کەوا نوێژ دەکا ڕوو لە قیبلە دەکات لەسەر عەرەبانەکەت کە تۆ نوێژ دەکەی یان لەسەر بەرماڵدا دەنیشی بە هەر شێوازێک بێ ئەوە گرنگ نییە. گرنگێ لەو وەختەیە مرۆڤ پاک و پوختی خۆی هەبێ واتە هیچ پیسیەک بە ژیانیەوە نەبێ بە پێی توانە واتە لە ئەندامی پێشەوە و دواوەی میز و پیسایی دەرنەچوو بێ واگە دەرچوو بێ ئەو شوێنی کە پێوێتی جەنابەت ئێستا هەست پێ ناکەی هەست پێ ناکەی خوا پاداشت داتەوە یا ڕەبی لە بەهەشتا خوای گەورە پاداشتی ئەو ناڕەحەتیە گەورە بداتەوە کە خۆت پادەکەیتەوە یان پاک دەکرێیتەوە ئەبێت لە وەختی نوێژەکەدا ئەو دایبێ کە پێت هەڵدەگیرێ ئەو پەڕۆیە کە بە ئینسانەوەیە ئەو شوێنە پاک بێ واتە هەم خۆت شت بێتەوە هەم جلوبەرگەکانی ژێرەوە و ئەو پەڕۆیە ئەو دایبە ئەوە خاوێن بێ. جا ئەمە بۆ بەڕێزت ئەگەر زانیت بۆ خۆت پادەکەیتەوە یان کەسێک هاوکارت دەبێت لە خێزانەکەدا لەگەڵ تا ناڕەحەتیت بۆ دروست دەکات دینی ئەمە دینی ئاسانکاریە. بەڕێزم ئەگەر زانیت بە لە ڕۆژگارێکی درێژە یان لە کورتە ناڕەحەتیت بۆ دروست دەبێت کە نوێژی نیوەڕۆت کرد تەبعاً ببێ گومان ڕۆژانەی ئینسان چەند جارێک دەبێت خۆی هەر لەبەر تەندروستی لاشەی خۆشت هەمومان پێویستیمان بە خۆپاکردنەوەیە کاکە نوێژی نیوەڕۆ دەستنوێژ مەگرە مەچۆستە بەرمەبووان لە 11 دەستنوێژ مەگرە لە 11 دەستنوێژ مەگرە بانگی نیوەڕۆ سعات 12 لە هەولێر لە 12:20 لە سلێمانی 12 بانگیدا بانگی فەرموو ئەمجا تۆ خەریک خۆ ئامادەکردنت بە بۆ نوێژ خۆت پاکەوە خۆت پاکەوە واتە پیسیەکان لابە خۆت پشەوانێ بۆ تەندروستی خۆتەوە هەر پێویستە بە بێ نوێژیش ئەمجا دەستنوێژ هەڵگرە پشۆسە بەرماڵەکە نوێژ بکە لە کاتی نوێژەکەدا شت هاتە دەرەوە تۆ هیچ هەست بە هیچ ناکەیت نوێژەکە دروستە هەروتت الله ئەکبەر و نوێژت کرد و لەو کاتەیە میز و پیسایی لە ژێرەوە دەڕۆی تۆ هەستت بە هیچ نەکردو نوێژەکە دروستە کە سەلامی 4 ڕکاتی نەک 2 ڕکات 4 ڕکات نوێژی نیوەڕۆت کرد زانیت بۆ نوێژی عەسر ئەگەر ڕۆژگار درێژ بوو بۆ نمونەوەکو ئێستا لە هاویناندا نوێژی نیوەڕۆت کرد
ئێتە دوازبە لە عەسریشا هەر لەبەر تەندروستی خۆت جارشکە پشکنین بۆ لەشی خۆت بکرێتەوە و پیسایەکانت لێ بکەنەوە بۆیە و پێستە نەسوودێتەوە تووشی نەخۆشیەکانی ئەندامی جەستە نەبی ڕۆژگار درێژە پێویستە لە عەسریشا خۆت پاکەوە تا مەغریبیش دیسان بەقەدەر ڕۆژێکی پاییز ڕۆژگار درێژ هەر خۆ پادەکەیتەوە لە هاوینانە کاکە عومەرجان هەر نوێژە لە کاتی خۆیان بکە بەڵام کە بانگی نیوەڕۆیدا کە بانگی عەسردا ئەمجا خۆت پاکەوان و دەستنوێژەکە بەگرە و چۆستە بەرماڵ بەڵام لە زستاناندا کە جەو ساردا ئاو ساردا ئاوی گەرم و کارەباوەکو پێویست نییە لە زستانان و لە ڕۆژگارە کورتەکاندا کە تۆ نیوەڕۆ خۆت پاکەدەوەلەوە چێ زەڕور نەبێ هەتا مەغریب خۆ پاکەیتەوە کە نوێژی نیوەڕۆت کرد چوار کات یەکسەر سەلامە دای بڵێ نێتمە چوارکان نوێژی عەسریش دەکەم بە کۆکردنەوە لەگەڵ نوێژی نیوەڕۆ ئەڵڵاهو ئەکبەر چوارکان نوێژی عەسریش بە جەمع لەگەڵ نیوەڕۆکە تا بکە کاکە عومەر ئیتر نوێژ مەکەوە خۆ پامەکەوە هەتا نوێژی مەغریب کە مەغریبت کرد ئیتر تۆ پێویستیت بە خۆپاکردنەوە نیە ئەمجا هەتا وەختی خەوتن دایبەکە ناگۆڕی خۆت پاناکەیتەوە خۆ ناشۆیتەوە زەرور نییە نوێژی مەغریبت کرد خێرا چوارکان نوێژی عیشاشی لەگەڵا بکە دوای سەلامدانەوەی سێ ڕکاتی مەغریب چوارکان نوێژی عیشا بکە ئیتر خۆت پامەکەوە خۆت عەزیەت مەدە و ئاوی گەرم ناوێ هەتا وەختی خەوتن ئەو کاتە لەبەر تەندروستی خۆت بە دڵنیایی خۆت پادەکەیەوە وەڵامەکە ڕوونە لە ڕۆژگاری درێژی وەکو هاویناندا و لە کاتی گەرمادا ئینسان ناکرێت ئەو دایبێ بکە پێوەیەتی یعنی چەند سعاتی زۆر پێوەی بێ هەر بۆ تەندروستیت خراپە نوێژەکانت لە کاتی خۆیدا بکە بەڵام عەرزم کردی خۆت مەکە ڕاڕاییەوە وتت ئەڵڵاهو ئەکبەر تۆ بیرت لەوە نییە ئاگال لێ نییە دەسەڵاتی تۆ نییە وا لە ژێرەوە میس هاتووە پیسایی هاتوۆتە دەرەوە نوێژەکەت هەمووی دروستە هیچ نوقسانێک بەسەر نوێژەکەتان نەهاتووە یا ڕەبی خوای پەروەردگار بە بەهەش پاداش دەداتەوە دڵنیا بە ئێوە خاوەن پێداویستی تایبەت خاوەنی هیممەتی بەرزن و لە قیامەتە بەڕاستی پاداشتی ئێوە بەس بەهەشتا ئینشاءڵڵا لەم دنیادا ڕوو لە خوا بن هیممەتتان بەرز بێ و ئەو کەسانش کە ئەم خاوەن پێداویستە تایبەتانە کە لە ماڵیاندان واللهی گەورەترین عیبادەت و خواناسی سنت ئەوەیە تۆ هاوکاری ئەمانەبی بەڕاستی هاوکاریکردنیان بەدەمەوە بوونیان ڕووخۆشبوون لەگەڵیاندا پێداویستیەکانیان بۆ جێبەجێکەی هاوکاری بردنە حەمام و پاکردنەوەیان بکەی بەخوا بەقەدەر شەو نوێژ کەش سنەتێکی گەورەیە ئاوە ئەجر پاداشتان بۆ دەنووسرێ ئێوەش خاوەن هیممەتی بەرزن کاکە عومەر و هەموو هاوشێوەکانی ئینشاءڵڵا بەهەشتی نەبڕاوە لە بەردەمماندایە مرۆڤ کە چووە بەهەشتەوە لێ دەپرسن قەت لە ژیان تا ناڕەحەتیت بینیوە ئەڵێ ئەی پەروەردگارە سوێند بە گەورەیت بۆ چرکەیەک لە ژیانمان ناڕەحەتیم نەبینیوە یعنی بەس بەبینینی بەهەشت چوویتە ئەو دی و دەرگای بەهەشتەوە ئەوەندە خۆشی دەبینی هیچ ناڕەحەتێکی ئەم دنیایەت لەبیر نامێنێ بەهەشت لە ڕژێر لەبەر چاومان بێ دنیای کواتی کۆتایی پێدێ عیبادەتەکانمان وەکو ئەو شێوە ئاسانکاریەی کەوا شەریعەتی پیرۆزی ئیسلام بۆ خاوەن پێداویستی تایبەت بە مەرجە ئاگامان لە تەندروستیەکەی خۆشمان بێ ئەوە زۆر گرنگە هەموو شێوەی عیبادەتەکان دانراون پێش هەموو شتێک لە مەسلحەتی ئێمەیە پاک و پوختی لە مەسلحەتی خۆمانە وە کاکە عومەر بە درێژی باسمان کرد ئینشاءڵڵا کەسانی تریش سوودی لێ بەربگرن کاتی بەرنامەکەمان و ئازانم کۆتایی پێ هاتۆ کاتمان نەماوە ئینشاءڵڵا سوودێکمان گەیاندبێ بە خۆم بە جەنابتان ئێوەش دوعای خێرمان بۆ بکەن خوا هەموو لایەکمان مۆفەق و سەرفراز و سەرکەوتوی دنیا و قیامەت بکە لە بەهەشتا هەمومان بەیەکەوە کۆ بکاتەوە سوپاس بە هاوکارانی بەڕێزم ماندوونە ناسانی ئەم بەرنامەیە لەگەڵمدا لە پشتی کامێراکان و لە کۆنتڕۆڵەوە خوا پاداشتی ئێوەی بەڕێزش بداتەوە کە پەیوەندیتان کرد کە گوێبیستمان بوون ئینشاءڵڵا دوعای خێرتان بۆ دەکەین و دوعای خێرمان بۆ بکەن وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه